لە ڕاستی دەورێکی زۆر باشی ئەو قەدەغەکردن لەبەرەوەی ئێمە کارگەکانمان ئەم فترەیە بەڕاستی چەند قەناتێکیان وەستاند بوو ئیشان پێ ناکرد لەبەرەوە ئەنتاجەکە سەر نابوو بەڵام ئێستا کە ئەمە وەستێنراوە ئەو چیمەنتۆی ئێران و تورکیا ئەمە خۆشبەختانە کارگەکە زیاتر کەوتش کە زیاتر کەوتش پێشتی بە هەری کرێکار زیاتر هەیە ئەو وەختە مەسەلە کرێکاری زیاتر پێویستە بۆ ئشکردە سیارەتی زیاتر پێویستە لەبەرەوە ئێمە دائیمەن وەکو یەکێتی هاوردە و نادرکارانی هەرێمی کوردستان لەگەڵ خاوەن کۆمپانیاکان هەوڵمانداوە کە کارگە و کارخانەی باش بێنە هەرێمی کوردستانە بۆی بەرهەمەکان لە ئێمە هەموو شتێ هاوردە نەکەین یعنی وابێ ئێمە ئەو شتانی کە وابێ معاملەکان بتوان ئەوە پێداویستەکان دابین بکەن کە بتوان ئێمە هەنادەی دەریشەوەی بکەین لەبەر ئەوە ئێمە بیر لەوە ناکەینەوە شت بێ زیاتر هەوڵ دەین کارگە لە هەرێمی کوردستانە دروست ببێت و ئەنتاجی خۆمان هەبێت و بتوانین کە خەڵکی خۆمان ئیستیفادەی لێ بکە و هەلی کار بۆ خەڵکەکانی ئێمە زیاتر دروست ببێ.